محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سلام رانی خوشویز بخیر بینو ویدیوی گدریس نورانه لا پارت گدری چالنج کان گرانه ولادن ام جارج لسد داوی امبرای با فورد اف 350 گرانه دولتن با درکردنی سیارکان و یارمەتیدانیان هیوادارم ویدیۆکەتان بەدڵ بێت و لایک و سابسکرایب لەبیر مەکەن با دەست پێ بکەین هاتوینەتە ئەم ماپە نیوی ماپەکەمان نەگرێتەوە. ئەمە دوو تاوەرمان ماوە، یەکەم جارە چم بۆ ئەمە نزیکترە، دوو تاوەرمان ماوە لەگەڵ یارمەتیدانی سیارەکان. ئەمە ئالێرە عارەبانەیە کە لە ناو ئاوا بێ دەربێنین و ئەم ئەپگرێدانەش هەتا هەڵیگرین باشترە بۆ سیارەکانمان، مەکینێتی تازەیان بۆ ئەکرێتەوە ئۆشتانە. ئەها ئەمە چاڵنجێکی سیارەیە، ئەم معلوم ئەمەیە ها وە سیارە لویا دەریشمانێ ناوە بەڵام نەما بەردووە بێ بیبین. دانێکی تریشی تیا بوو لەکوێ بوو ئەو ئەوەتانێ، ئەمە ژێر سایرێکی تر هەڵگەڕاوەتە لەناو قوڕە. ئەوەندەی پێمان بکرێ و ڤیدیۆکە درێژە نەخایەنێ، ئینشەڵا ئەیکەین و جێبەجێیانەکەین و ناڵنگێدە ڤیدیۆیەکی تر جابە جادەی ئەمە بدۆزمە و دەست پێکەم. ئەمەش سیارەکەمان بە گوڵۆپانەی شێڵیهم چۆنە پۆلیسی تۆزە سیارەکەمان قوپاوە چونکە ڕێگەکەمان دوورە. جا لە گەراج لە ماپەکە نووسراوە گەراجەکەی نۆت دیسکۆڤەری، ئەوەدەم ئەبێ چاڵنج و شت بکەی بیکەیتەوە یان سێرچی بۆ بکەی بیدۆزیتەوە. ئەلمەهم تایەتی ئەبێ بە جۆرێک چاکی هێواش 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 فڕێ لێرە بکەوێتە خوارەوە سەرمانە چێ بە قوڕە. ئەوە کراوە بزانین چیمان بەکراوەتەوە. ئەدەی ئەدەی ئەمە هەر دیار بوو، ئەم چاڵنجە دەرکەوتووەتە. باشە بچمە سیارە دەربێنمیان تام لە کوێوە چێتە خوارە خوا لێرە بچینە خوارە هەڵەگەڕێنە ترسیە. تاقیەکەینەوە تاوەری تریش دوور نییە زۆر، جا حەسەکەم بچم بۆ ئەو تاوەرە. ئەوەش ناوەکەی ساقیشمان خراپ نیە باشە. کێ چشتیشی ئیشەکە تەقەوزام ئەو جادە لە کوێوە ڕات ئەمە بەردەمانە. قرسە قرزم سیارە خاوە یەک دەقە بە سەیرە ڕێکۆرکەینەوە تا ئەوە جوانەکە قوڕاویە بێت بەس بەڕێوە قوڕەکەشی لێ بێتەوە.
ئەو دەبڵی نەتەقەیدر کێشمان نابێت کە تەقێڕێک تەپ ئەبێ بە عەرزەکەەوە جا زۆر ناشرینیشە ژێرگەشیە لە عەرز یەکسەر هەڵێوەچ شتێکی جوان بە قووەتیش کوانێ تاوەرەکە ئەوە چاڵەنجێکی دریش ئەتوانین ئیسکێپتی بکەین دوایی جێبەجێ بکەین ئادێ بزانم لەکوێ جادەی بۆ ئەچێت ئەمە جادەیەکە با تێنەپەڕێنین تا ئیسش دەبڵ عەکسل نییە هاتا نێوێ نایەمێ تێدی بڕۆ وانینەوە تا گەشتینەوە سەیفیش بوو دووشتمان بکراوە ئەمە دانەیەکیان مۆبایل تێلەفۆن چیترم بکرایە جەمشم لە کامەوە دەست پێ بکەم چاڵەنجەکان ئەمە ئەگەر بیبم ئەبێ بیبم بۆکوێ ئەوە بۆ ئێرەیە ئەومان ناوێ ئەمەش ئەگەر بیبین ئەبێ بیبین بۆ ئاویە کامە نزیکە کامە نزیکە یاڵا ئەچین بۆ ئەمە زای نەتوانین بە ناوەندارانەیە بڕۆین لەوانەیە زۆر ناڕەحات بێ بەڵام تازە هاتین وە چییە؟ خۆم تووشی چی کرد؟ باش باش ئێرە باشترە باگدانێ باک گەشتینە ئاوەدانی قەیتارەکەیە جارتر هاتوومە دێرە پێما بێ زان بۆیە جوڵێت جوڵانی تا ئەوە ئەبێ ئەودەم ڕێگەکەیت بۆ چاکەی نابێ هەر لە خۆ ئاوا بیبێ چونکە بینیومە خەڵک کردوێتی تووشی کێشە بووە کە ڕووخا هەن نایەتەوە جێ خۆی ئەبێ لەسەر وسکە لا ناشێ
بعدی كرة لروبيتشين بكرة شو دقة بلا أخوي جوري خب من برز بكريتو باش ام چالنج دست فکر زیم و من چاقا كريتو اولی بکن چیه یان او زور جوانه قرصاقه وره والله وره هر زوو بس کێشەکەی شوێنەکەی خراپە زام ئاوە نەیەن مەولاوە یەک تۆزەر پێشە یەک تۆز های هاوە وەرە سەرە وەرە سەرە ناکەی ئەوەی باشە ڕاستە بێتەوە ڕێی مەکشێنە وەڵا ڕامکێشە تۆزە بێتە ئەم لاوەی تر هەڵ ناگەڕێتەوە زۆر باشە زۆر باش ئێستابێ بەرپی بم بەرەو کوێ یەک دەقە سەیرێکی بکەم ڕێگەکەش هێتا بڵێ ناوخۆشە هەڵاڵی نیبم هەری یەنمە سەر جادە عامەکە و لێ گەڕام بۆ جارێکی تر چونکە ئەمە ڕێگەکەی زۆر ناخۆش ئیشیش ناگە سیارگا بزانە بەس خۆی ڕایەکێشێ سیارە گەورەکە ئیش ناگە
بۆ هەڵگەڕاوە دەی تو سێری بەسێ لە چی دەڕایکێش عیبە وڵای شوێنەکەشی زۆر سەختە مەسەلەوەیە دەی شێر ئەی بژیت ئەی دەست خۆش ماتۆزە بێتە سەرەوە تۆزە وەرە بەرەو ئەم لاوە ئەی دەست خۆش تاوە ئیشی تۆ تاوە بزانم گەراجەکە نەکراوەتەوە ئەگەمان لێنەوەیە هەن گەراج ئەوەیە باشە بچمە ئەو یا بڵی بۆم بکرێتەوە یاڵا بەرە گەراجەکە ئەگە بۆم بکرێتەوە زۆر باشە چونکە هەم سیارە تازەکردنەوەی و سیارەی تر دابۆزەینیت و بۆ جارێکی تر بۆ ڤیدۆکردن زۆر خۆشە بێت ماپی تریشمێ هەروە ئەوانیشە توان بکەمەوە مێتە سەر جادەتەوە یاش زانم بەرەو کوێ ئەڕۆم تا ئەرەچێتەوە ئەوە مەجێ چیەوە قوربان ئەمە باری دیایە ئەها توانێ سکەی قیتاری بێ دروستکەی بۆ ئەوەی قیتارەکە بێ بدۆڵانی ئەوانە شەکەلی ئینشەڵڵا ئەوزانین ما بە گەراجەکەمان بۆ چاکە بێتەوە
چیە لێرە ئەمە ئەوەی دواگەیەتی لەو دیوە بچوومە تەواو داشقە بوو ئەوە تا ئەوە تازەشمان کردەوە ئەم جارە چۆنە وەلاتانە چەند دەقەیە ڕێکۆرد 20 دقە بە بزانین فری ئەم چاڵنجە گەوین باشیان فری ئەمەش بکەین بە ئاسمانێ گڵیچ خاوە خاوەم سیارەینە زۆر بەقۆتە ئەمە لە ئەپدەیت و شتاکە بۆ گێتوردەوە دە باشترە بێت زۆربەی سیارەکان وان ناکەی هەڵ نەگەڕێت لە شوێنێکە ئەوە چی بوو گەڵێچ ئادەی تا ئاوێ لێرەوەی بچم ئەوە سەیڤی ژووە عربانه شتیتی بوده خەری بوو ئاوی بە مە شوتیشی بەرز نەکرا ئادام هینە بەرامە ڕۆبوو نەخۆ بوو ئەوەڵا برا بە خەیاڵ یانە وەڵا شەرم هەر ئینگاکەشی دەردەخەزەوە کاڵێ مەکینەکەی بوو بەژێر ئاوە زانم بێ لەکوێ بچینە سەرە ئەمە جادێ یعنی بەسەرەوە دێڵای سەر لێ بچا مەڕوە بە خەیاڵیە نایە
تاریکی گیرۆ دنیا اوكي ولا واقفة اقام لينا بوا الشغلة داتم هذا يبزعم لوا چه تا چه تو کشی نبید جاده قريشكية تقياس نغانيت دست خوش اوش مطاو کرد زم چی در من ماوا او سهر من ماوا لانه هر بینی سر بیده بخو من ابی بیم با کوی با ایره زور دوریش نیه بسام اوی لکشو بیبم والله دوره چونکە ئەمە جادە نییە ئەبێ ئەوە بێنیت لێرەوە ئەمە ڕێ نییە دیسان و لێرەوە بێنیتەوە بۆ سەر ئەم پردەیە بیبێ ئەوە بیبیتەوە ئەم پردە بێت چاک بکەینەوە ئەجارە ئەوە بێنیتەوە لێرەوە بێنیتەوە بۆ ئێرە کەواتە ئەمە پێچێ زەم ڕێتری هەیە بێنیتە ئێرە لێرەوە تۆین بیتە ئەمبەر هەریەتەوە پردەگە چارەسەری نییە یەک شتی ترێ ئەگەر لێرەوە بەنا ئەم ناڕەحەتیە بێنیت بێنی بۆ ئەم ناوانە بزانم لەکوێیە ئێرە دڵنیان بە ناپەڕێتەوە بینی بۆ ئێرە لێرە بیپەڕێنیتەوە دیسانە بینیتە بۆ ئێرە ئەنجارە ئەوە زۆر زۆری ئەچێ کەواتە تاکە چارەسەر ئەم پردە چاپ بکەم تەواو ئیتر کاتی ڤیدیۆکەشمان تەواو بوو با زۆر درێژی پێ نین تۆزە بچینە دووە جوان سیارەکەمان دیار بێ هاوڕێانی خۆشەویستانی کۆتایی ڤیدیۆکەی وادارە ڤیدیۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لە بیر مەکەن و ئەوش بە ئەو برادەرە کە داوای ئەو سیاری کرد ئێوەش داوای سیارەکان بکەن سیارە دڵخوازەکانتان ئینشەڵا بە زۆر نەتیایە بێ ڤیدیۆی پێوەکەین و چاڵەنجی پێەکەین تا بزانین قووەتی چەنێل ناو یاریەکەیە تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تری سنەوەڕەنەریش هەر لە خۆشییا بن و خواتان لەگەڵ